پیپ گواردیۆلا لەبارەی ئینیێستاوە ئەڵێت ئینیێستا قژی بۆ یاغ ناکات و بوارەش ناکاتە گوێی، هیچ داهاتوویەکیشی نییە. ڕەنگە ئەوەش وای لێ بکات کە لەلایەن میدیاکانەوە سەرنج ڕاکێش نەبێت، بەڵام باشترینە. لیۆنێل مێسیش ئەڵێت من و ئەندریاز لە یەک دەچین، چونکە هەردووکمان جەستەمان زۆر بەکاردێنین بۆ ئەوەی لە بەرامبەرەکانمان دوور بکەوینەوە. بەڵام ئەو شتێکی هەیە هەمیشە سەرسامم دەکات، هەمیشە ساتێک هەیە کە تۆ پێت وایە ڕای دەگریت، بەڵام تۆ ناتوانیت. ئەو خێران نییە، بەڵام ئەو توانای هەیە هەمیشە لێت دوور بکەوێتەوە. ئەمەش لە تەکنیکێکەوە سەرچاوە دەگرێت. فێرناندۆ تۆرێسیش ئەڵێت کاتێک تۆپەکەی لایە وەک ئەو وایە هەموو شتێکی تر بوەستێت، وەک ئەوەی کامێرا بە جوڵەیەکی خاو دەڕوات. لۆکا مۆدریچیش ئەڵێت ئەنیێستا یاریزانێکی گەورەیە، ئەگەر خەڵک بەراوردم بکەن لەگەڵ ئەودا ئەوە شانازی پێ دەکەم. ئەو یەکێکە لە باشترین یاریزانەکانی ناوەڕاستی مێژوو تۆپی پێ. حەزم لە یاریکردنە بەرامبەری، وەک یاریزانێک و وەرزشوانێک پێی سەرسامم.